کاکتۆر جان بەخێر بێ. خۆش بی سەلامەت بی زۆر مەمنونم خۆشحاڵم. سەلامەت بیا خۆشحاڵی مەدیدارە کاکتۆر بەخێر بی سەرچاوان. زۆر سپاس. عزیزم کاکتۆر پێشەوەی بچمە ناو بابەتەکەەوە تەمان ئەمڕۆ پۆدکاسێکی تەندروستیە ئەین پۆدکاسەکان مووی بابەتی تەندروستیە تەندروستی خۆ چۆن نەجارێ. بەڵێ واللهی الحەمدلله وەکو دەنیا خۆ بە زیاد بیتەن تەندروستیەکی زۆر باش. نەخوا بەزیاوێ خۆت دکتۆری چارەسەری سروشتیت. بەڵێ چارەسەری سروشتیەکە یانسە بە شێوازێکی تەبیعی و سروشتی تەندروستی وەرگرتووە. بەڵێ وەکو سروشتی ئەمە بەتەنێ لەسەر خۆراکیە تەندروستی جەستەیە ئەوەن هەموو بەو شێوازەمە تەماشای دەکەن ڕنگدانەوەی لە خۆتا دروست کردووە. بەزەبەت زۆر باشە کاکتۆر پێشەوەی بچمە ناو بابەت ئەو بابەتەی کە باسی چارەسەری سروشتی ئەەکەین عیلاج تەبیعیەکانەکەین مێژووی عیلاج تەبیعی چۆنێتی چارەسەری سروشتیەکان کە ئێستا زۆر باوە پێشەوەی بچمە ناو بابەتە بۆی جیاکاریەک بکرێت لە بینی کەسێکە کە هەوڵی داوە ماندوو بووە چەند ساڵی خوێندوویەتی لە بواری چارەسەری سروشتیا خوێندوویەتی بە شێوازێکی ئەکادمییان وڵاتانی کردووە پلەی دکتۆرای بەدەستێناوە جیاکاریەک بکرێت لە بینی ئەو لەگەڵ کەسێکە لە لاکۆڵانێکە شوێنێکی داناوە خەڵگەچێ بۆەوەی چارەسەری بکاو بە ناوی جۆرا و جۆرەوە بە ناوی کەسی ئاینی و بە ناوی جەڕاح و بە ناوی ئەنواع ناوە دێن بازرگانیەک بە جۆرێکەکەن کە زەرێکی ئەو توێشی هەیە هەم بۆ ئەو کەسانی کە سەردانیشیەکەن. پێشەوە حەزەکەم بچمە ناو ژیانی خۆتەوە بزانم جەنابێ دکتۆری چارەسەری سروشتیت بزانم چۆن ئەو بوارە هەڵبژار تۆ چۆن چوویتە ناویەوە. طبعا ژیانم ئەکە بە بەحسی ژیانە خوب بکەم دەبێتە کو بیداتمە دەست پێ کرد سەرەتایی و گەشتمەوێ پلێ ئەوێگۆ بەس خۆت بینم. طبعا وەکو خوێندن دایما بۆ بم بە ڕەحمەت بیتن گوتی کوڕم احتیمام بە خوێندن بدە خوێندن زۆر گرنگە زۆر مهمە. پێش 35 ساڵ دەیگوتی احتیمامی پێ بدەوە غەمی هیچت نەبیتن دایما پاڵپش بوو بۆ من هەوڵم داوە لە خوێندن ماشەڵڵا لە هەموو ساڵەکان سەرکەوتوو بوومە پلە یەکەم بەدەست دەینا حتا سەرەتاییم تەواو کردو هەموو ساڵە کە گەیشتمە ناوەندی زیاتر احتیمامم بە وەرزشدا کە وەکو پێدەن هیواتی من بوو وەرزش بکەم. وەرزشم کرد پاش وەرزشی گەشتمە ناوەندی ویش هەر خوێندنم تەواو کرد و پلەیەکی زۆر بەرزبووینە باش بوو کە زۆربەی زانکۆیەکانی دی کە بەشی وەردە جیران بەڵام چوومە بەشی وەرزش لەبەرەوەی هیواتم وەرزش بوو چوومە دەرێ. لە وەرزشش ئەمن خوب بە گومان خەڵکی دهۆکم بەڵام وەرزش لەو کاتەیە لە دهۆک نەبوو بەداخەوە لە هەولێر هەبوو کە هاتمە لای هەولێرێ دوو شتیلێک جێواز بوون هەرێمە کە کورد بووین بەڵام کەلچەر و عادات و تەقالیدمان زۆر جێواز بوون وەکو زەحمەتیەک بوو بۆ من کە لەهجەی سۆرانی کە لەهجەی بادینی هاتی لە لەهجەی سۆرانیش فێر بووین و خوێندنەکەم بە تەواو کرد الحەمدلله. سۆرانەکەش باشە ماشەڵڵا الحەمدلله باشە. هەر 4 ساڵەشی پلە یەکەم بەدەستم هێناوە. لە چ بەشێک بووی لە بەشی وەرزش. لە بەشی وەرزش بەڵێ لە زانستە تەندروستیەکانی وەرزش بوو. وەرزشم تەواو کرد زیاتر کە لە وەرزش حەزم لە لایەنی پزیشکی بوو بەس بەهۆی ئەوەی نەمرەکەی من لە پۆلی 12 وانە بوو بچمە پزیشک لە وەرزشی زۆر حەزم لێ بوو بچمە ئەو بابەتەی زیاتر کتاب و شتم لەسەری دەخوێندەوە کە چوومە پلەی ماستەری وەرگرمەوە لەوێن دەرێ بسپورم وەرگرت بسپورەکە هەندێک نزیکی پزیشکی بیتن پێمان دەگوتی ئەکسسایز فیسیۆلۆجی ینی ڕاهێنانی بەڵێ سروشتی بەڵێ کە ئەو بابەتەم وەرگرت و الحەمدلله تەواوم کرد وەکو دەرکەفتێک بۆ من هات تواناسازی لە تواناسازی پێشکەشم کرد الحەمدلله هاتمە وەرگرتن دەرفەتێک بۆ من چێ بووە بچمە وڵاتی دەرێ بچمە وڵاتی برێتانیا لە برێتانیا کە دیتم لەوێن دەرێ بسپۆری جۆرە و جۆر هەبوو لە دکتۆرای کە تەماشەیم کرد یەک لەو بسپۆرانەی کە زۆر حەزم لێیە
چارەسەری وەرزشی بوو. چارەسەری وەرزشی زۆر نزیک بوو لە چارەسەری سروشتی لە پزیشک کە لە وڵاتی دەرش دەخینی زۆر جێوازی هەیە کات و لە وڵاتی خۆت دەخینی. لەوێن دەرێ تقریبان لە کولیژی خۆم زۆربیان ئەمە نزیکی 24 قوتابی دکتۆرای بوون، 6 قوتابی لەو کاتەی لە پزیشک هاتبوون کە هاتن لە ئێمە دکتۆرای PhD بخینن. یعنی ئەوەندە گرنگیان پەو بەشەی دەدا کە پزیشک دەهاتە لە ئێمە PhD-یەکەی دەربینیتە. طبعاً لە وڵاتی دەرێ بیرروچوونەکەی چوونە ئایا بەو شێوازەی ئاسان تو دەبینی؟ نەخێر. لە وڵاتی دەرێ زۆر شت لێ فێر بووم، زۆر شت لە ژیانی خۆم فێر بووم، هەر لە بوارێ خۆی سپۆریش فێر بوومەوە. لەوێن دەرێ دایمان بە خودت هەوڵ دەدەیەوە، کەس یارمەتی دەرنی نەبوو تۆ. ئەکە بە خودت هەوڵی نەدەی کەس هەوڵت ناداتێ. وەکو وڵاتی مە نییە بەو شێوازەی زۆربەی یارمەتی دەدەن، لەوێ خۆت بەتەنێ. ئەوە کە بۆ چوویدە دەرەوە بۆ دکتۆرا لە بەڵێ دکتۆرا و لەو بارێکە لە بوارێک بە هەمان شێواز باش بوو ئەلحەمدوللا دکتۆراکەشی بەسەرکەوتوانم کرد، بەڵام پرۆسێسەی ئەو دکتۆرێکە تەواومان کردەوە زۆرمان دیبوونمان دیت بەهۆی ئەوەی لە ساڵی 2014 و 15 داعش و زۆر کارتێکردن لەسەر ئیشی خۆمان کرد. وەکو دەڕامەتی نەما لەوێن دەرێ مەجبور بووین هەر بخێنین ئیشیش بکەین. یعنی هەم ئەشی خوێن هەم ئیشش یعنی تو تەسەور نەکە ئەمەکە گەشتنە ئەو پلەیە بە ئاسانی گەشتنێ. یعنی زۆر مادیبوونی ژیانی خۆمان دیتە هەر بە مادی هەر معنەویژی. ئەلحەمدوللا لەوێ زۆربەی کە تەواومان کردەوە یارمەتی زانکۆی وێن دەرێشیم دەداوە. هەر لەوێن دەرێ ڕاهێنەر بووم لەسەر وەرزشی ئەوم کە حەزم لێ بۆ باسکتبۆڵ، هەر بە هەمان شێوەژی زۆربەی دەرسەکانشیم لەوێ دەرسەکانشم گوتیە. ئەو دەرسانەشی کە لەوێن دەمگوتی زیاتر نزیکی ئیشی خۆم بووم. ئەلحەمدوللا کە لەوێ تەواوشیم کردەوە ئۆفەرەشیان دا من کە لەوێ بمینم دەرسی برێمەوە بەردەوام بم و ریسێرجی بکەین و ئەو ئیشی پراکتیکیشی بەکار بینم لەوێ. بەڵام ئەمن یەک کاتە وەکو پێدەرێن چرکەیەکی وڵاتی خۆم بە ساڵانی دەرێ نادەم، گەڕامە وڵاتی خۆم. غەریبیەکە لێ چەشتە بووە. بەڵێ لە جیاتی ئەمن ئەو توانم هەبیتن، ئەو سکێڵانم هەبیتن لەوێ ئەوەنە خزمەتکەم نەخێر و گەڕامە وڵاتی خۆم. لەبەر چی بوو گەڕایتەوە؟ هۆکار چی بوو لێ؟ باشە لەوێ زمینەیەکی باش ساز بوو بۆ تۆ. بەڵێ لەوەی کە بتوانانی ئیش بکەی کار بکەی لێ. بۆچی هۆ گەڕایتەوە بۆ کوردستان؟ وەڵڵاهی پرسیارەکەت زۆر جوانە کە دەچێ وڵاتی دەرێ بە بێگانە حسێبی. ئەمە کە کەسی خۆمان کەساتی خۆمان دەوێت لە وڵاتی خۆمان. ئەکەر ئەمە بچم لە دەرێ خزمەتی دەرێ بکەم، ئەو شیانە شتیم هەبیت لەوێ پێشکەش بکەم بۆ وڵاتی خۆ نەکەم. بۆ مادیبوونەکە کردم لەوێ لۆ بێم وڵاتی من سوودمەند نەبیتم بۆمە یان استیفادەچی لە من ئەکەن، یان ئەمە زۆربیان دەبینم کە ئێستا لە بەشی خۆم کە سەرک بەشی چارەسەری سروشتیمە لۆ قوتابیەکانم لێ فێر نەبن، لۆ ئەو زانیاری کە هەیتم بدەمەوانە ئەوانە پێشکەش بکەم بۆ وڵاتی خۆ استیفادە بکەینەوە. ئەمە کە دەبینم لە وڵاتانە ئەو پێشکەوتیانیان هەیە، ئەمە کە دەبینم لە خۆشمان کەسی توانای هەیە، کەسی زیرەک هەیە، کەسی تێگەیشتو هەیە لە بوارە دەتوانی پێش بخیتن. لەبەر ئەوەی بۆ هۆکارێکی سەرەکی بوو بۆ من بگەرمە وڵاتی خۆم خزمەتی وڵاتەکەی بکەمەوە، پێم شانازیترە، جوانترە، باشترە. کاکتۆر ئەو هەستی نیشتمان پەرۆری زۆر جوانە، ینی تۆ لەوێ چەند ئۆفەر هاتۆتە بەردەسێ، بەڵام گەڕاویتەوە بۆ کوردستان و بۆی لێرە سوچێکی ئەم نیشتیمانە کلێنێکی ئەم نیشتیمانە پڕ بکەیتەوە خزمەت بکەی. بەڵێ چۆن بڕیارەدا بچی بۆ خوێندن کاکتۆر؟ نارێم ئەو بسپورێک کە حەزم لێبوو لە وەرزش و لە پزیشک حەزم لێبوو لێک دەمەوە ئەو بەشێک کە لە وڵاتی دەرێ هەبوو بەڵام لێرە نەبوو. بەڵێ بۆی هۆکارێک ئەوەی گوتم باشە ئەمن بوو ئەو بسپورەی نوێ نەیمە ناو وڵاتی خۆم پێش بێخەم کە دەمدی زۆربەی کەسەکان هەبوو مەسەلەن وەرزشیان دەکرد بە شێوازەشی زانستی نەبوو، یا مەسەلەن چارەسەری سروشتیان دەکرد وەکو جەنابەت ئاماژە پێکرا بەبێ
شەهادە بەبێ شتێک ئەو ئیشەی دەکا بەڵام کامە بچین شەهادەشی بەرز لە وڵاتی دەرێ بینین ئەو شەهادەیە بە من ئەوە بیتن کە ڕێ پێ بدرێت باشترە ئیش بکەین نەک لێرەش خزمەتکەی بەڵێ نیشتیمانی بەڵێ باشە کاک دکتۆریاران پۆدکاستەم ئەوە گەنجینەیە و گەنج جۆمان لێ ئەگرێ و بەڵێ خۆی دۆزینەوەی ئێمە هەوڵەدەین لەم پۆدکاستە بازنەی بیرکردنەوەی گەنجەکان فراوان بکەین بەڵێ هاوکاریەک بین بۆی خۆیان بدۆزنەوە لەو بوارەی کە حەزیان لێت ئێستا بوارەکەی تۆ بوارێکی چۆن بڵێ جیاواز بووە بەڵێ ئێستا گەنج کە ئەچێتە بواری خوێندنەوە یان بوارێکە لە بژێری هەمووی ئەچێ ئەو بوارانە لە بژێرەکە زۆر تەقلیدیە بەڵێ تۆ چۆن خۆت ئەوەت لە خۆتا دۆزیەوە هەستی کرد توانە و تای هەیە هەستی کرد حەز لێتی چۆن لە خۆتاوە دۆزیەوە کە بچیت بابەتی عیلاج طبیعی و چارەسەری سروشتی بخوێن بەڵێ ئەمن هەر قەدیمەوە وا فکر دەکەمەوە دژی دەرمان بوویمە دژی دەرمان بوو دژی دەرمان بوویمە جوانە. چیکو لەبەر ئەوەی دەرمانش زیانی خۆی هەیە بوو جەستەی بەشەری کە ئەو شتم دیتەوە بە شێوازی سروشتی دەکرێتن وەکو دژی دەرمان و دژی نەشتەرگەری وەکو ڕێگری نەشتەرگەری بیتن حەزم لەو بابەتەی بوو کە گەنجش با لە ئێستا فکر بکە بیر و چوونی خۆی بکاتن بۆ ئەو بەشانە ئەو بەشە نوێیانە کە ئەو دەتوانیتن زۆ هزاران کەس دوور بێخیت لە ئازار بە شێوازەشی سروشتی با ئەو کەسە فکر بکاتن کە ئەجری زۆرە هەر کەسێک زۆر کەس دەیبینەوە بە شەو ڕۆژ دەناڵێن خەویان نییە ئازاریان زۆرە کە ئەتو بێ کەسێک بتانی یارمەتی ئەو کەسەی بدەی بە مشتێکی زۆر عەزیمە زۆر گرنگە و زۆر مهمە ئەتو فکر مەکەوە لە شتەکانی تەقلیدی بۆ شێوازەی دەتوانم پێش بکەوم زیاتر بتانم کەسبی مادی بکەمەوە بەڵام ئینسان بە هەندێک جا فکری ئینسانیەتی بکە زۆر گرنگە و شتەش لەکەنت هەبیتن بتانی خزمەتێکی بکەی سبەینێ کەسێک فکر برێتن ئەمن ئازارم نەما لە توانای فلان کەسەی زۆر گرنگە گەنج احتیمام بەو شێوازەی بداتن چکە تو کە ئەو بەشت وەرگرت بەشێکی سروشتی بیتن دەتوانێت زۆربەی کەسەکان دوور بێخی لە ئاڵان و نازانە و ئازارەکانیان هەیە بە من بەشێکی زۆر پیرۆزە چکو ئەتوو ئەگەر ئەمە بینە ناوەڕووکی جەستەی بەشەری دەرمانسازیەکی زۆر گەورە لە مێشتی ئینسانی هەیە بەڵام کەس هەستی پێ ناکە هەر نەخۆشیێکی ئەتو توش دەبی ئەو دەرمانسازیە لە ڕێگای مێشکت دەرمانت لۆ دەنێریتن بە تایبمەندی بە بسپورەکی زۆر نازدار کە خواوامە خۆڵقی کردینە خودەی وەخەلقنا الئینسانە فی ئەحسەنی تەقویم ئەو هەموو شتانە تەقیم دەکرێتن دەرمانەشی وا بە شێوازێکی سروشتی لۆ ئەو جەستت دەڕوا چه ئازاری شام بیتەن چه ئازاری پشت بیتەن چه ئازاری مێشکبی هەر شێوازەشی ئەوە دەتوانیت ئەو دەرمانە بە شێوازی سروشتی بوو جەستت بینتەوە ئەوە شتێکی زۆر گرنگە ئەمە احتیمام بەو شتەی بدەینە کە لە ناوەڕێکی تو هەیە بۆ ئەمە بتانی زیاتر وەکو پێدەرن ئاعتیماد لەسەر ئەو دەرمانای بکەینەوە لە دەرەوە بینە ناو جەستەمان کە زیان بەخشە بۆ جەستەی خۆم باشە کاکتۆرە ئەو بوارە خوێن چۆن کارت دەستکەوت لەوێ خۆی بابەتەکەی تو جیاواز بوو بۆ باسم کرد ینی هەستاوی خۆ و بە ماندووبوونی خۆت بازارسازیێکشی بۆ خۆت کردو بڵێ کاکە ئەم عیلمە ئەم زانستە هێناومە سوودێکی زۆریە بۆ ئەم نیشتیمانە چۆن کارت دەستکەوت چۆن کارێک کردەوە کار کە سەرەتای شەهادەکەمینە کە تەماشەم کرد لە وڵاتی دەرێ لە برێتانیا و لە ئۆڕۆپاش زۆربەی ئەو شەهادەی خۆیان چارەسەری زۆربەی نەخۆشیەکان دەکان بە شێوازی سروشتی چ بە دەست بیت چ بە وەرزش بیتە ئەمن گوتم باشە ئەمە کە بێمە وڵاتی خۆم لۆ دەست بەو ئیشەی نەکەمەوە لۆ نەبێتە ڕێگایەک لەو ڕێگانە بتانێت زۆربەی خەڵکەکەی چارەسەر کەینە بە وەرزش یان بە دەست بە هەنگاو دەست پێم کردە ساڵی 2019 بۆ پاش ساڵێک کە پیش دەکەم بەدەستینەوە دەست پێم کردەوە بە ڕێگای ڕیکلام و ئەوانە توانای خۆم پێشانی خەڵکیدا کە ئەو شێوازە ئەمە هەیتمان بە ساحب شەهادە بین جێواسین لەو کەسانە کە بێ شەهادە بن بێگومان دکتۆرش لە بسپورەی لەگەلمان بووینە شێوازی کە نەخۆشیان
ئەسسمنتیان دەکرد یان داگنوسیان دەکرد لۆمان دەهێناردەوە کە ئەو ئیشەکانی کە دەم کرد شێوازێکی قەدیم و تا ئێستا هەموو بەدەست دەکرێتن و چارەسەر خەڵک زۆربیان بوون. ئەمە پێشتر چارەسەری سروشتی زۆربەی کە تەماشایان دەکەمەوە بە ئامێر ئیش دەکەن. ئامێراتیان هەیە بەڵام ئەو سکیل و وەکو پێدەن ئەکسپریانسیان نییە بە کار بەدەست بکرێتن. بەڵام بەخۆم ئەو هەنگاوە نوێیە ئینەمە لە وڵاتی خۆم دەست پێم کرد و وەکو پێدەن نەجەحەتشم زۆر پێینە و لەناو بازارشی زۆر پێشکەتین و کاک دکتۆر ئێستا حالیان چیەکەی نۆرینگەت هەیە یان پلەی زانستیەکە چییە ئەو بزانم دەرسی شەڵیتەوە لە زانکۆکان؟ ئەمە بەخۆم سەرۆک بەشی چارەسەری سروشتیمە لە کۆلیژی زانستە تەندروستیەکان لە زانکۆی هەولێری پزیشکی خۆمان بەڵێ ئاسە کۆمەڵە قوتابی باشیە کۆمەڵی قوتابیمان هەیە لەو بەشەیە و زۆربەی قوتابیەکانش تەشجیع دەکەم بێمە ئەو وارە دەست پێ بکەنەوە چکە ئەو زانیارەی کە هەمانە بیان بدەینێ وەکو بسپورێکی نوێی بینە وڵات و شاری خۆمان خەڵکێکە استیفادەی بکرد بە خۆشیان استیفادەی لێ بکەنەوە. باشە کاک دکتۆر بابەتی ژیانی خۆ ماشەڵڵا چاڵنج و ئاڵنگاری و هەوڵدان و ینی هەستێک لە جەنابتا هەیە کە بەو پەڕی گوڕوتینی و ئیش لەسەر ئەوە ئەەکەی کە خزمەتێ بەم نیشتیمانە بکەیت کلێنێکی ئەم نیشتیمانە بگری. من زۆر جار ئەو کلێنی ئەم نیشتیمانە دووبارەکەمەوە لەبەرەوەی پێم وایە ئەم زۆر جار لە پۆدکاستەکانە باسی یەکەم پێم وایە هەری چێکمانە بە کلێنێکی سوچێکی ئەم نیشتیمانە بگرین هەندێک ئیشێ بە جەناب تەکرێ هەندێکەیە بە منەکرێ هەندێکەیە بە کەسانێکی ترەکرێ بۆیە هەری چێکمان سوچێک بگرین. من زۆر جار باسی یەکەم هەر لە ساق و تەندروست بی ئینشاءالله. با بچینە سەر چارەسەری سروشتی. بەڵێ کاک دکتۆر مێژووی چارەسەری سروشتی چۆن چۆینەیە لەکەیەوە هاتووە؟ ئەگەر تو تەماشای باکگراوندی هێستوریەکانی خەدیم بکەوە لە کاتی فەراعینە زۆر لە بواری خوان ئەو ئیشان دەکردەوە چکە ئەمە بڕواناکەین بۆ تەکنۆلۆژیە کە ئێستا هەمانە پێشتر هەبووانە ئەوەنە بە بەهرەی خۆیان بەدەست ئەو ئیشانەیان دەکردەوە پێشتر هەر هەبووە و ئیشانە دایان کردەوە سروشتی بە شێوازی سروشتی چ بە گیایی بیتن چ بە دەست بیتن. ئەگەر بێ تەماشای ئاسیاش بکەوە لە وێن دەرێشی چایناش بە هەمان شێواز ئیشیان دەکردەوە هەندە ڕێگای نوێتریان دەرینە کە دەرزی ئاژنینە بەڵێ کە ئێساش چاینا زۆر بەناوبانگە کە پێشتر بە چەند هزار ساڵ بەکاریان دەرزی ئاژین لە چارەسەری سروشتی ئیسلامی ئەوان چارەسەری سروشتی ئیسلامیش زیاتر حیجامە دەکرێتن حیجامە باشە کەڵەشاخ جەنابە دکتۆری بەڵێ کەڵەشاخ چییە بەرامبەر بە کەڵەشاخ کە حیجامە و کەڵەشاخ ئێستا خەڵک زۆرێکە؟ بەڵێ کەڵەشاخ وەکو گرنگیەکش پێ بدرێتن لە بوارەی شتێکی زۆر باشە خاصم بۆ ئەو کەسانەی کە خوێنیان زۆرە بۆ ئەو کەسانەی کە مەسەن جگار کێشن یان نەرگیلە ئێستا دەبین جیلی ئێستا دایمە نەرگیلە بەڵێ ئەوە هۆکارێکی زۆر ئەوەیە کە ڕێژی خینی زۆر بیتن کە حیجامە بکرێتن کەڵەشاخ بکرێتن بۆی سوودمەندێکی زۆری هەیە خاصن ئەو کەسانەی تووشی سەرێشە دەبن ئەو کەسانەی وات لێ دێتن کە بینینیان بەو هێزەی نییە لەبەرەوەی ڕێژەی خوێنیان زۆر بووە جەکە کە لە شاخیان کردەوە ڕێژەخین تەنزیم دەکاتن کەمش دەکاتن دەینتە ڕێژەیەکی نۆرماڵ زۆر باشە سنەتیشە پێشتر یان و کەڵەشاخ مەکە فێرەبی حجامە مەکە فێرەبی ئەم ئەوە چییە کاکتۆر فێر نەبی بە خۆی جسم بڕواناکەم یانی مەسان برێ فێرە بیتم بەڵام ئەگەر هاتو هەر لە جەستەی خۆت چه ئاڵۆزەکەت هەبیتن یان چ مشکلەکەت هەبیتن کە دەزانی بە کەڵەشاخ دەیکەی نامینیتن بەڵام هەکەر ئەو ئاڵۆزە دیسان لۆ زیاد بوو پێویستە دیسان بچی کەڵەشاخ بکەوە کە کەڵەشاخت کردەوە چاک دەکەوە کەواتە عیلاج و چارەسەر بمعنەوە نییە فێر بوون پێویستیت پێیە مەسەلەن زۆر کەس هەیە دەرێن ساڵانە دەیکەن مەسەلەن برێن استیفادەی هەیە بەڵام ئەگەر هاتوو نەکەی ڕێژەخینی زیاد بوو دەبی بیکەوە حتا ئەو ڕێژەی بینتە خوارە ئیدەن لە کاتی پێویستیت بە کەڵەشاخی دەبیتن.
کاک دکتۆر چارەسەری سروشتی چییە؟ چارەسەری سروشتی پێدەین چارەسەرکاری سروشتی ئەو شێوازەیە کات و بتانی چەند ڕاهێنانێک یان بەدەست کار بکەوە بۆ چارەسەرکردنی چەند نەخۆشە و جۆرە و جۆر چ نەخۆشی ئازاری پشتت هەبیتن یشانت هەبیتن یان تایبەت بیت لە هەندێک مەسوولکەکان یان ئازاری سرت هەبیتن ئەوانە بەو شێوازی ئەمە دەتوانین چارەسەرکەین بە شێوازێکی سروشتی شازی سروشتی بەبێ بەکارهێنانی دەرمان بێ کارینای دەرمان و نەشتەرگیری چیان ئەو کەسانەی کە سەردانی چارەسەر سازانی سروشتی ئەەکەنەوەوانی کە دکتۆری عیلاج تەبیعی و چارەسەرن کێون ئەو کەسانەی بەس سەردانی بکەن یەکێک تۆزێک سەری ئێشێ یان چۆن بڵی تەشەنوجێ پشتی ئێشێ ملی ئێشێ بڕوا دەرمان وەربگرێ یەکسەر سەڕی بک بە دەرمانەکە یان عیلاج تەبیعی و بە چارەسەرێکی سروشتی وەربگرێ ئەو کەسانەی کە نەخۆشی جوورە و جۆر کە ئاماژەمان پێکرد ئەوانەی کە ئازاری پشتیان هەیە ئازاری چۆکیان هەیە ئازاری شانیان هەیە دەتوانن ئەمە بە شێوازی چارەسەری سروشتی چارەسەریان بکەین لێرە خاڵێکی زۆر گرنگ کاممە پێ بدەینەوە جستەی بەشەر ئالەتێکی زۆر عەجایبە دەتوانیت خۆی چارەسەر بکاتن بەبێ دەرمان بەبێ نەشتەرگەری چکو زۆر کەس هەیە وا فکر دەکات دەرێ ئایا ئەم مەسەن تووشی ئینزیلاقی بوویمە دیسکەکەم دەگەڕێتە جێ خۆی کە ئەو بێڵجێ هەیتی یان فتقەی کە هەیتی تەسی لەسەر دەمەرەکانی سەرەکی دەکاتن ئایا بێگومان دەگەڕێتە جێ خۆی بێ نەشتەرگەری بەڵێ ئەمە جستەی بەشەری بە خۆی دەتانی چارەسەری خۆی بکات بەڵام لەسەر تو هەنگاوەچی بکەی بتانی تەحفیزێکی بکەی بۆ ئەو مەسوولکەیان بۆ ئەو دەمارە کە ئیش بکاتن لەسەر ئەو ئازارەی کەمی کاتەوە. ئەوە چێتە بابەتی تیگەر پۆینت و بەڵێ تیگەر پۆینت بابەت تیگەر پۆینت چییە بە کورتیەکەی ئەبزانم جەنابە من ئاگدارم دەست ئەنەی بەسەر دەمارێکە بەڵێ ئەڵێ ئەم دەمارە مەسەڵەن کە دەستی پیانێڵێ ئەم دەمارە ڕەبتی هەیە بە گەدەوە بەڵێ یا ڕەبتی هەیە بە شەقیقەوە بەڵێ ئەم تیگەر پۆینت و ئەم دەمارانە چییە کە جەنابێ وەکو دکتۆرە ئیشی لەسەرەکەی تریگەر پۆینت یان هەندێک خاڵی هەیە گرژبوونی مەسوولکە لە ناو مەسوولکەی دروست دەبیتن دەبێتە ئەوە پاڵپش لە پاڵپسوەکی لە نێروەکان دەکاتن یان دەماری دەکاتن ئەمە کە دەزانین جەستەی بەشەری هەر دەمارێک کە لە مشک و لە بڕبڕی پشتی دەردەچیتن بۆ ئەندامەک و کۆ ئەندامەکی جەستەی ئیش پێ دەکاتن ئایا مەسەلەن ئەتو ئێستاوا خواردن هات خواردنەکەی کو بە چ شێواز تەنزیم بکرێتن بەو شێوازە دەرمانەی دەمارەی تەنزیم دەبیتن بەڵام ئەگەر هاتوو ئەو تریگەر پۆینتە بۆ ڕێگرێک یان کەتە سەر ئەو دەمارەکەی بە تەواوی ئیشی خۆی ناکاتن لە چه ئەندامەکانت لە چ مەسوولکەکانت لەسەر چه حتا جوینتەکانت ئەوە دەبێتە هوکارێکی سەرەکی مشکلت لۆ پیا دەبیتن زۆربەی کەس دەرێت ئەمە کو تووشی ئەنزیلاقی بوویمان تووشی ئەو مێشەکەلانەی بوومە یەک لەوانە تەشەنوجات یان گرژبوونی مەسوول بابەتێکی زۆر زۆر گرنگ و مهمە دەبی احتیمام پێ بدرێتن خەڵکیۆر ئەفونکە خەڵکی ئەڵێ تەشەنوجم هەیە بەڵێ ئەمە عملیاتیکەم یعنی گەشت حاڵەتی وڵێت ئەخە تەشەنوجکی عملیاتی بەڵێ ئەوە زۆر بەی دەبینی کە نەخۆش دەرێتن بەس دەمێ بزانم ئەوە چ لە ناو قۆڵنجمە بەڵێ نەشک دەرگەری بۆ بکەین بزانیت چی لە ناوە ئەو هوکارەی لۆمە پیا دەکا تەمام لەبەر ئەوەی زۆربەی ئازار و زیان بەخشە ئەگەر بێتە چارەسەرکردن ئەو مەشاکلی نامینێتن ئەو مەشاکە بۆ مدەکی زۆر درێژ تمام چکو ئەو تریگەر پۆینتەنە ئەو گرژبوونی مەسوولکەی دەبێتە هۆکاری زۆربەی شتەکان ئێستا تقریبان ئەمن تەماشای دەکەمەوە حتا بەرزبوونی شەکرە یان بەرزبوونی زەخت هەموو هوکارەکەی تەشەنوجات و تریگەر پۆینتن ئەوانە لادە لەسەر دەمارەکە ئیشی خۆی بە تای دەکاتن هەموو سیستەمت نۆرمال دەکاتن باشەکەوە تەشەنوج زۆر زۆر باوە و خەڵک زۆر پێوی ئەناڵێنێ یەک دەماری تر هەیە کە خەڵک زۆر پێوی ئەناڵێت وەکو تریگەر پۆینتۆوانە کە باسی کرد ئەویش بابەتی ناوکەوتنە ئەو ناوکەوتنە چییە خەڵک هەر چیە بێڵە ناوکەم کەوتووە ئەترسێڵە ناوکەم کەوتووە کور عزیێت دەیشە بێڵە ناوکەم کۆتووە تۆزە بێتاقە دەبێڵە ناوکەم کەوتووە بابەتی ناوکەوتن چییە؟ بەڵێ طبعاً لە کۆمەڵگای خۆماندا لە کۆمەڵگای عەرەبەکانش بە هەمان شێوازدەرێ ناوکەوتن هەیە بەڵام ئەگە تو بێ ئەمن فکرم دەکردەوە خوا بزانم ناوکەوتن چییە
بوو هەموو خەڵک کە تووشی ناوکەوتنی کە خەڵک باز دەکاتن تامی لە دەست دەدا بوونی لە دەست دەدا یان ئەوەیە ناتانی خواردنی بخوا هۆکارەکەی چییە ئەو ناوکەتنەی ئەدی دەبیتن ئەوە لە مرکزی خۆی دەردەچیتن لە سنتەری جسمی ئینسانی نامینێتن دەمێ هوکارەکەی بزانم چکە ئەگەر ئەم هوکاری ئەو ناوکەت نەمزانی کە خەڵک باز دەکاتن ئایا فعلا ناوکەتنە یان شتێکی تر هەیە ئەو ناوکەتنەی دروست دەکات طبعا بە تقریبان چەندە لەسەر ئیشی خۆم کە پراکتیکی بەدەست ئیشم دەکردەوە بۆ من دیار بوو پشتە پەیوەندی بە ناو کۆنیە هیچ پەیوەندی بە ناوکوە نییە پشتە بزانە ئەمە بڕی پشتیمان هەیە دایمەژی تەماشە بکە ئەو کەسانە کە ناوکی دەکەویتن دەستەی کورتە یەکی درێژە زۆر بێ کە تو درێژ دەکە ئەسسمنتی دەکەوە دەیبینی پشتت لای پشتەوە لە ناو قۆڵنجت تا خوارەوە تەوازنێک ناکەوتە ئەو مەسوولکانەی کە لە ناو پشتت هەیە یان چ بەهۆی تەشەنوجاتیان بەهۆی تریگەر پوینت کە ئێسامان باس کردەوە ئەو گرژبوونی مەسوولکەی دەکەوتە سەر عەسەبەکان دەمار ئەو دەماری ڕاگەیاندنی لەسەر چ مەسئولە لەسەر خواردنی ئەی بە تەواوی ئیش ناکات واتێ ناکات و نانی بخۆی یان ئەو دەمارە مەسئولە لەسەر وێ کات و حەز بە تامی بکە حەز بە تامی ناکەی ئەوەیە مۆزوعەکەی وینیە کە ناوکرد دەکەویتن ئیدەن واتە مشکلەکەی لە پشتە بڕبڕەکانی پشتی خوار دەبیتن تەسی لەسەر هەندێک دەمارەکانی سەرەکی دەکاتن لێ ئەو حالەتە پێ دەبیتن چی بکاکە ئەو حاڵەتی توش بوو باشترین شت ئەوە بێتە چارەسەری سروشتی بۆ بکرێتن و جەستەی خۆی بەهێز بکات بە وەرزش چکو ئەگەر هاتی ئەتوو پشتت بەهێزت کرد یان زکت بەهێزت کرد تووشی ناوکەتن ناکەوی کەمە بە مستەڵحەکەی بە عام پێ دەرێن بەڵام بە طبیان ئەو شتە نییە باشە کاکتۆر حاڵەتەکەی چییە کە ناوچی ئەکەوێ ینی هەیە سەرن لەشی قورسە بێ چۆن بڵێ تااقەتی نامێنێ یان چیە بەردەوامە زۆر لەگەڵ تا ئابێ و ناوکەوتنە خۆی چاگە بێ بزانە ئەمە کە بێنە دیزایانی جەستەی بەشەری کە شتێک لە جێ خوا کامە دروستی کردیە ئەکە شتێک لە جێ خۆی بچیتن تا ئیسلاحی نەکەی تا نەگەڕینیەوە چارەسەر نابیتن کە ئێستا بابەتەکی زۆر گرنگکە لە وڵاتەکانی دەرێت پێدەرین کایرۆپراکتیک یان ئەوە تەقاندنی جونکەکان یا تەقاندنی مەسوولکەکان ئەوانەش کە دەیبینی کە شتێک لە جێ خۆی بچیتن ئەتو بگەڕینە جێ خۆی تا ئیشی خۆی دەکات هیچ مشکلە لە جەستت نامینێتن ئەو هێز و تااقەتەکەت هەموو دەگەڕێتەوە یعنی بە هەمان لە حەزەکەتلون نەخۆشی دەکەی پاشی ئەوەی هەستی بە خۆشی دەکات هەستی بە ئارامی دەکات چکە ئەو کەسانەی کە بەو شێوازەی توش دەبن مەشاکلیان زۆر دەبیتن هەل لە دەڕوونی هەل لە جەستەی چکە لەبەر ئەوەی ئەو پاڵ هەموو دەکەوتە سەر دەمارەکانی ڕاگەاندن هەموو جەستە و ئەندام شتەکان تێک دەداتن باشە کاکتۆر باسی ئەو کایرۆپراکتیکەوە کرد بەڵێ بابەتی ملتەقاندن و شانتەقاندن و ئەوانەی لە یەکێک لە لێکۆڵینەوەکانە لە هەڵە نەبن لە زانکۆی هارڤاردە ئەڵێ تەقاندنی مل ئەبێتە هۆی جەڵدە و لە هەمان کاتیشا لە چارەسەری سروشتیە ئەم تەقاندنە زۆر بەکارێن ملی ئەتەقێنن شانی ئەتەقێنن پشتی ئەتەقێنن ئەو بابەتی تەقاندنە چییە کاکتۆر بزانە ئەمە کە ئەو تریگەر پوینتان ئەو گرژبوونەی مەسوولکەی دەکەوتە سەر دەمارەکانی سەرەکی کە مەسەلەن تەنزیمی خوێنی دەکایان تەنزیمی ئاوی جەستەی بکاتن کە کەتە سەری ئەمە هەندێک جا بە حالەتی تەقاندنی دەتوانین ئەو ڕێلویت بکەینەوە بڕوە بەڵام ئایا هەموو کەس دەتوانین مل تەقاندن بکە ئایا هەموو کەس بۆی دەبێت تەقاندنی ملی خۆی بکە نەخێر ئەو دەبی بە بسپور بیتن کەسەکەی بە شێوازی هەیە ئێستا زانیاری بڕوو تەماشای بکە کۆڵێژ هەیە کۆلیژی کایرۆپراکتیک هەیە 5 ساڵ دەخیندرێتن بە چ شێواز بتانی تەقاندنەکەی بکەی بۆکو ئەو کەسەی نابیتن مەسەلەن لە گوندان یان لە جێکی فێر بووە دەیبینی مەسەلەن پێمەڕەکی شکایە پێ دروست دەکات و دەبێتە بەیتار و خەڵکش وا چارەسەر دەکات نەخێر ئەوە 5 ساڵ دەخیندرێتەوە خۆی ماندی دەکات خۆ هیلای دەکاتن بڕوا ناکەم کە کەسێکی وا تەخەڕوج بکات بێتن ئەو ئیشەی بکاتن زیانەکی بەخشیتن بە نەخۆشەکی بە علمی خوێندیتەوە ئێستا لە وڵاتەکانی ئەمریکا لە کەنەدا لە ئەڵمانیا و زۆر احتیمامش پێ دەدرێتن ئەوە ئۆیستۆپاتیە کە زیاتر ئیش دەکات لەسەر مەسوولکەکان باشە کاکتۆر با بچمە لای دەرزی ئاژنین
ئێستا خەڵک دەرزی ئاژین زۆرەکە چەند دەرزیێکی درێژە خەڵک لی ئەترسێ دەرزیەکەکرێ بە ماسوولکەی پشتا بە شانە یان ئەکرێ بەسەرە خەڵک زۆر پێی سێر ئەم دەرزیەکە بەکارهێنرێ سوودی چییە و بۆچیش بەکارهێنرێ دەرزی ئاژنین هەر لە مێژووە و فکری لێ بکەوە لە چاینا دەست پێ کردیە پاشی کوێ وڵاتی تایلند و چاپان و هەر یەک ستایلی خۆیان هەیە چ بە پراکتیکی بیتنیان بە ثێری ئەو فکرەیە دەکەن چکو زۆربەی قەدیم چارەسەری هەر نەخۆشەکییان دەکردەوە بە سروشتی بە دەرزی ئاژنی لە لای چاینەوە ئەگە چ لە مەسەلەن میگرینت هەبیت وەکو بەپێدرێن شەقیقە چ مەشاکلیش فۆڵنجت هەبیتن چ مەشاکلی مەعیدەت هەبە یان حتا قوڵۆن یان حتا جێت کە مەسەلەن هێزی تێدانە کە زیاتر وەرگریتن دەنگ و شتانە هەموو بەو شێوازە دەیان کردەوە طبعاً پاشیوی علم پێشکەوت و علمەکە لە سەریان خینگدەوە ئایا دەبی میکانیزمی ئەو دەرزیە باریکەی کە لە ناو جەستەی دانی دەبی هوکاری چ بیدە میکانیزمی چ بیتن هیچ دەرمانەکی پەیوانیە مجرد ئاسنەکی باریکە لە ناو مەسوولکەی دانرێتن کە تەماشای دەرزی ئاژنیشکەوە هەر یەک سایزی خۆی هەیە گچکەیە هەیە مامناوەندیە هەیە گەورەیە بە جێرەی ئەو مەسوولکەی کە پێویستی پێیە طبعا نابیتن تو دەرزی ئاژنی گەورەی لە سەری بدای یان لە پشتملی بدای بوسیەکان بڕوە ئیدەن ئەو کەسێک کە مەسەلەن ئەو ئیشەی دەکات دەبی کەسێکی بسپۆر بیتن شەهادەی چارەسەری وەرزشی هەبیتن چارەسەرکاری وەرزشی بیتن چەند دەورە و وەرکشۆپی لە سەری وەرگر بیتن زانیەیەکی هەبیت بیکاتن نەک هەر کەسێک بێتن و بە کەیفی خۆی دەرزی ئاژنی بکاتن چیکۆ زیانی زۆرە ئەگە غەڵەت بەڵێ لێ نەزانی غەڵەتی بکەوە زیانی گەلە زۆرە یعنی دەتوانی لە ناو سیەکان بدەیت و شیلتیهابات بکات دەتەن لە ناو مەسوولکەی مەسەلەن لە جێیەکی بدەوە تەسی لە جوینتت بکاتن طبعا ئەوەش میکانیزمی ئەو دەرزیە میکانیزمێکی زۆر عەجایبە ئەتوو کە لە مەسوولکەی ئەو دەرزیەی دەبێ ژوورێ هەمومان هەستی بە دەرزیمان کردیە کە دەرزی لە پشڕانی دەدەیەوە هەست بە ژانە چی دەکەی کە تو لە دەرزی ئاژینیش لە مەسوولکەی دەدەکەی بە هەمان شێوەز ئەو ژانەیە بەڵام هەندێک وەکو پێدەرێن ڕایدێشنی تێدا یان تویچنی تێدا ئەمە بە ئینگلیزی پێدەرێن یان هەڵدەپەڕێت مەسوولکە ئەو هەڵپەرینەی مەسوولکەی لە ڕێگای دەماری ڕاگەیاندنە ئەوە چ دەکاتن لە کاتی خۆی دەتانیت ئازی بنێریت لو چێن دەرێ لو مێشی پێدەرێتەوە فلان شتە کاتە لە ناو فلان جێ خاصن ئەکە تو لە جێ برینەکی بدەوە مێشکت ئەو هەموو دەرمانەی لۆ ئەو جێی دەنێری کە تو دەرزی ئاژنینت لێدایە بەو ڕێیە دەتوانیتە مەسە ئەنترۆفینە چەند ماوەدی تر هەیە وەکو پێدەرێن نەچڕۆل پرۆداکتن هەر جسمی خۆ جەستەی خۆت پرۆداکتی دەکاتن دەنێتە ئەو جێ کە دەرزی ئاژنێکە چارەسەرش دەکاتن ئەو پرۆسیسەش مەسەلەن 24 ساعت تا 72 ساعتی پێویستە پرۆسیسەکەی بکرێتن هەتە چارەسەر بیتن کەواتە دەرزی ئاژین کاوی دکتۆر کەسێکی شارەزا کە شەهادەی هەبێ بەڵێ کە ڕاهێنانی کردبێ یان دکتۆری چارەسەری سروشتی بێ پسپۆری سروشتی بێ لێدا ئەگەر بابەتەکە دوور نەکەمەوە وەختی خۆی بە دکتۆریانەوەت حەکیم کە بابەتەکە سروشتیە پیانەوەت حەکیم واتە ئەم دەرزی ئاژینە دۆزینەوەی ئەو خاڵەیە کە مەسەحاڵێ خاڵی تیگەر ینی ئەو پۆینتی کە دیاری ئەکرێ و لێ ئەدا و ئیتر مێشک دەمار دەرمانی بۆ نێرە و چارەسەری بۆ بزەبێت چکەم ئەمە بابەتەکە بیداد باسمان کرد بەهۆی ئەوەی ئەو پۆینتەی دەکاتە مەسەلەن ئەگەر بێ یەک لە ناوڕانت هەبیتن کەوتە سەر دەمارێکی سەرەکی سیاتیکا یان عەرە پێدرا عەرقەنەسە کەتە سەرەوەی ئەو ئازاری لە پشتت پیا دەکا بەڵام کە تو ئەو دەرزیانە لەناو ئەو مەسوولکە لەگەل ئەو تریگەر پۆینتەی داوە ناهێلیتن کەنەما ئەتەوە مشکلت نامێنێت ڕاست کاتە حەکیمێک بێت دەبی بەڵێ بەڵێ چۆن حەکیم ئەڵێ چارەسەری دەردی لایە دەردەکە چۆنە مەسەلەن کە تۆ کێشەیەک تێ کێشەکە ئەدۆزیتەوە ئەچی ئەو چارەسەری ئەوە ئەوش بزەبدەوە کاتە دەرزی ئاژین مەترسی نییە مەترسی نییە بەڵام لە هەندێک جێ مەترسی هەیە خاصن لە ئەگەر بێ بۆ قۆڵۆنج بکە یان بۆ پشتی بکەیت دەبی زۆر ئاگاداربی لە ناوسیەکانت نەچیتان یان بۆ لای دڵت نەچیتن ئەوە زیان بەخشی هەیە تەسیل لێ دەکاتن باش کاک دکتۆر هەندێک هەیە چارەسەر ئەکا بەبێ بڕوانامە ئەنیان تۆزە ئەزمموی هەیە و بەناوبانگیشە خەڵک چێ بۆ لاشی لەوانێ بازرگانی پێوە بکە مەسن چێ دەستی ئەشکێ قاچی ئەشکێ ئەچێ بۆ لای چاکێ کاتەوە تۆکو دکتۆرێکی چارەسەری سروشتی ڕاچیە بەرامبەرەوانە ئەمە بەڕاستی ئەو ڕەئیم بەوەیە
ئەگەر ئەمە هاتین قوتابی خوێند کار بیتن صاحب شەهادە بیتن بە هەمان ئیشەی بکە کەوی لە دەرەیە ئەتو حڕ دەدانم ئایا دەچێ لای بەیتاریان دەچێ لای صاحب شەهادەی کە نەفسی ئیش دەکەن ئەکی دەچێت لای صاحب شەهادە چکو گرنگتیەکەی لە کنوی هەیە ئێستا چێکم بەیتەر هیچ گرنگتیت ناداتێ هاتیە ژوورێ دەرچووی حەقی پێدا نییە زۆربەی ئەمە ئەگەمان لێ بووە کە بەیتار هەیە نەخۆش لە ناو دەستیدا ژیانی لە دەستدا بەهۆی ئەوەی ملتەقاندنێکیان ڕاکێشانی ملیە و زیاتر لە 2-3 کەس حالەتیەوە هاشمان جێلێ بووە تەمام بەڵام ئەگەر کەسێکی بسپۆر بیتن نەخێرە تو بڕۆ لای بسپۆرەکە مەسەلەن زۆر کەسیش دەرێتن بەیتار بەناو بانک بووە قسەی ڕاستە بۆ هەر کەسێک تووشی مشکیلە چی بوو یان شتێکی هەڵگرت ئازاری پشتی لێ پیا بوو ڕێ لە حەکیمی دەکاتن یان بەیتاری دەکاتن جارێ نوێیە ئەکیت هەندێک خیبرەی هەیە لۆی چارەسەر دەکات بەڵام ئەتو بچە لای چارەسەر کاری سروشتیش کە نوێ بیتن بە یەک ڕۆژی بە یەک سەعاتی لۆ چارەکاتن بەڵام کە مشکیلەکەت کەوم بوو بە سەد بەیتارش ناتانی چارەسەر بکەین بێگومان کە شتەکە لە 4 ساڵی زۆربەی نەخۆشەکان کە دێنە لای من 20 ساڵە 25 ساڵە مشکیلیان هەیە کە خەڵکی گوندانشی لە ناو بەیتارانش بوونە هیچ چارەسەر نەبووە کە دێنە لای من چارەسەر دەبن بۆ چکو کارەکەی قەدیم بە پێ ناکرێتن طبعاً ئەو وەختەیە دکتورەکەش بەناو بانک دەبیتەوە پاش 25 ساڵی یان پاش 20 ساڵی ئەو مشکلەی هەبووە تۆ بۆ چارەسەرت کردیا بەیتار نە بەڵام ئەگەر هەر کەسێک بە نوێیەتی برینەکەی هەبیت بێتە لایمە زۆر بە ئاسانی چارەسەری دەکەینەوە بە لەحزەی یعنی حاڵەتی وا هاتیە لامان کە 20 ساڵە یان 25 ساڵە تووشی میگرێنی بووە شەقیقەی بە دەرزی ئاژنین چارەسەرمان کردیە یان بەهۆی ئەوەی سپازمی کرۆنیک سپازمە مدەی 10 ساڵ زیاتر هەیتی بە دەرزی ئاژنی چارەسەر دەکەی یان بە هۆی ئەوەی پشتت زۆربەی دەرێن ئەمە کو دەتوانێت ئەو زیلاقەش چارەسەر دەکرێت بەڵێ بە دەرزی ئاژنی چارەسەر دەکرێت چکو تقریباً بە شێوازی سروشتی کە نەمە نەشتەرگەری لۆ دەکەیەوە ئەو تریگە پوینتیان ئەوی کە لەنە ئەو مەسوولکەی کە لەسەر ئەو زەختی لەسەر فقڕەی دەکات لەو مەسوولکەی دەدەی دینە شێوازی نۆرمال فقراتت بەخۆی خۆی چارەسەر دەکات و دەگەڕێتە جێخۆی کە بەشەر کو دروستکرا وەکو ئەمە دەزانین بەشەر وەکو سیستەمێکی هەیتی کۆمپیوتەرێکی زۆر ئاڵۆزە ئێستا تو ئازارت لە پەنجەکانت هەیە کۆ دەچێت چ دەکەی وڵا ئەچمە لای دکتۆر یا ئەچمە لای سەیدەڵێ ئەڵێم عیلاجێکم بدەنێ بە چارەسەر بێ زانە ئەوە خەڵکە کەیمە بە دەرمان و شت دەچیتن خۆی پێ چارەسەرەکە باشە کەم شێوازێکی پێت برێم بە شێوازی چارەسەری سروشتی بە دەرزی ئاژنین کامە پێت برێم ئەمن دەتوانم لە ملەوە ئەو ئازارت لۆ نەهێلم بە چ شێواز ئەم دەرزی ئاژنی لەو مەسوولکەی لەو دەمارەی دەمەوە کە پەیوەندی هەیە بەو پەنجەیە کە سڕ دەبیتەن ئازاری هەیە بە مێشکی دەرێت تەحفیز دەکاتن دەرمانەکەی دەگەینتن تا پەنجات یعنی بەو شێوازێکی سروشتی باشترە کە بە دەرمانی بیت یعنی تۆ ئەو دەرزیە بەکارێنی کە ڕەبتی هەیە بەو شوێنەی کە ئازاری مێشکیش بە شێوازێکی سروشتی عیلاجی بۆ نێرێ بەڵێ ئیتر پێویست ناگە بڕۆی حەبێ وەرگریت و سەڕی بکەی کەواتە کاکتۆر هەر ئینسانێک لە ئێمە لە ناو جەستەیە دکتۆری تایبەتی خۆی هەیە و دەماری بۆ نێرێ بەو شێوازەیە بەڵێ تو حسێب کە وەکو ئەمە بیداچمان باس کردەوە بە شەر سیستەمێکی ئاڵۆزە بەڵام هەر سیستەمێکی تو دکتۆری خۆی هەیە دەتوانی چارەسەر بکاتنە تو بەسی ئاز دەدێ ئەو دکتۆرەی ئەو دکتورەکە دەرمانەکەی و ڕاوان دەکاتن حديثي بيغمبر صلى الله عليه وسلم دليل إن الله أنزل مع كل داء دواء إلا حرام أو بمعنى أويا لجستي خوتوا داي هالدواء شي حيتت بيسناك إلا بدرمانش بيتا يعني بو عظمتي بشركة أخوات دروسي كرديا داي خود لجستي خوشت هيا باشا كاكتور كسك ئازارێکی لە پشتیا لە سەریایان بێتاقەتە ئەچێتە لای سەیدەلێ گەڵێ دەرزیەکەم بۆ تێکەڵکەن و بۆم لی بدەن لێم بدەن ئەو حاڵەتە چییە کاکتۆر بەڵێ کۆمنتم لەسەر ئەوەیە کە ئەتوو ئازاری پشتت هەبیتن چێ لای سەیدەلانیان چوێ لای معاون طبیەک دوو دەرزی تێک هەڵ دەکاتن لێ دەتن کە ئازاشکێن بیتن نەک و چارەسەرش بیتن بە من سیستەمی جەستەی تو تێک دەداتن برێ بۆ کە تو جارێک ئازاری پشتت بوو چووە لای ئازارت نەما دەرێ باش بووم جارێکی دووەمیش وات لێ دێ دەچە لای دەرێ باش بووم بەڵام ئەوە شتێکی دەرەوە بەناو سیستەمی تو تێک دەداتن باشە ئەگەر هاتوو بە خۆ چوە چارەسەی سروشتی
چارەسەر کرا بە مێشکتەوە دەرمانەکەت لەو بنێریتن و چارەسەری ئەو مشکلەی بکەتن بە کوتایی کە نەگەڕێتەوە باشتر نییە باشترە بۆ شێوازە باشترە چکە تو دەچی یان مەسەلەن زۆر شتێکی تر هەیە کەسێک هەروە ئازاری هەبیتن ئایا فکر بکات بچتە لای بسپۆرەکی وەکو دکتۆر یان بچیتە لایەکی چارەسەرکاری سروشتی بەڵێ ئەوەکو هەڵبژێریتن یەکەم شتدا بچتە لای دکتۆرەکی بسپۆر دکتۆرێکی بسپۆر ببینی بزانێ ئەلەتی ئەو نەخۆشیەی چییە کەدا ئەو نەخۆشە گوتی ئەو مشکلەی تویە پاشی دەتوانانی بچتە لای چارەسەرکاری سروشتی و دەتوانانی چارەسەر بکرێتن باشە کاکتۆر هەندێک هەیە مەسەرەن کێشەی قۆڵۆن و مەعیدەی هەیە بەڵێ یعنی نازانێت چارەسەرەکەی چییە دایمەن هیبیرکردنەوەی ئایا دەرونیە ئایا چی هەندێکی پەیوەندی هەیە بەو تریگەر پۆینتانێک کە باسی کرد بەڵێ پاش 2019 کە تووشی کۆڕۆنا زۆربەی خەڵکەکان توش بووینە بووە هەوکارێکی سەرەکی بۆ التیهاباتی لە ناو سیەکان و لە ناو مەسوولکەکان لە ناو مەعیدە لە ناو قۆڵۆن ئەوانە هەموو تەسیل لێکرایە بەڵێ بە چارەسەری سروشتی دەتوانین چارەسەریان بکەینەوە زۆربەی ئەو نەخۆشانەشی ماعلم چوونە لای بسپۆرەکان بە 2 مانگ 3 مانگ بەس لەو مەعیدەی ئازاری نەمینێتن چارەسەر نەبووە بەڵام بە چارەسەری سروشتی ئەتو بە هۆکاری ئەو دەماری سەرەکی لۆی چارەسەر دەکەوە ئازاری نامیتەوە بە نمونە من برادەرەکەم هەوە 2 مانگە ئازاری مەعیدەی هەیە وەزنی تقریبان 15 کیلۆی فرێدا لە 2 مانجی زۆربەی دکتۆرەکانش کردی هیچ چارەسەری نەبووە بەڵام کە ئەمن تەماشای پشتم کردەوە لە پشتەوەی دیارە ئەو تریگەر پۆینتە نوێژەکەی مەسوولکەی قۆڵنجی پشتی ئەستور بووە زانیم ئەوە هوکاری سەرەکیە دە ئازاری دەداتە مەعیدەی کە بە 1 جەرسە بە 2 جەرسە سەملۆ کردەوە هەرفەوریان ئازارەکەی نەما لە ناو مەعیدەی وی سەشنان دەخوا گەڕاوە و وەرزشش دەکاتن یعنی واتە ئەمە دەتوانین هەموو ئەندام و ئەندامەکان چارەسەرکەنە بە چارەسەری سروشتی دەستخۆشە کاکتۆر ئەی کاکتۆر ئەی ئازاری شەقیقە خەڵک پێیان ناڵێنێ ئازاری شەقیقەی بەڕاستی ئەمە زۆربەی خەڵکەکانش دەبینم بە ساڵان هەیتی دەچیتە لای دکتۆری دەرمانەکانی دەداتێ بەس مجرد موسەکن دەکاتن و چارەسەر ناکرێت بەڵام بە چارەسەری سروشتی بەڵێ دەتوانی چارەسەر بکەوە بە کوتاییش چکەمە زۆربەی دەمارەکانی لە ناو مڵی زەخت دەکەوتە سەری شێوازی خینی بە نزبەتی نۆرمەل ناگاتە مێشکشی ئازار دەدا سەر ژان دەکاتن بەڵامەکە ئەو دەمارانت کردەوە خینەکەی بە نۆرمەل بە نزبەی ڕێژەی کە دەیەوێتن چوو ئازارەکەت نامینێتن باشە کاکتۆر یەکێک کێشەیەکی بۆ دروستە بێ مەسەن تەشەنووشێکی دروستە بە لە ناو شانیا بۆ ملی ئێشەیەکی تووشە بێ ئەین لەوانەیە شتەکەی بە چارەسەری سروشتی چارەسەرێک هەبێ مەسەن پێویست نەکابێتە لای دکتۆریان چارەسەر سازی سروشتی خۆی بتوانێت لە ماڵەوە خۆی چارەسەر بکە زۆربەی حالەتەکانی کامەدەی بینین واتە نەخۆشێک پێ نەکرابێتە لای چارەسەرکارێکی سروشتی یان بسپۆرەکی دکتۆر بیتن بەڵێ زۆر حالەتی ترمان هەیە مەسەن میسالێکی نمونەکەت لۆ بینمەوە ئەگەر هاتو مەعیدە ژان بکە شەو درەنگە و پێت ناکرێ بێ نەخۆشخانە یان چەلای چارەسەرکارێکی سروشتی ئایا لە ماڵەوە دەتوانین چارەسەری خۆ بکەیت باشترین شت ئەوە کە ئەو جێکت دێشیتن دەستت پێرابینەوە مەساجە چیلۆ بکەوە ستیمیولیشنێکی بدە مێشکت کەواتە ئێشێک لێرەم هەیە زەختی لێ بکەوە بەس بە تاچین بەس لەم سەکەی بکەوە بشێلیەوە مێشکێکت بە قەدەری ئەوە دەرمانت لۆ دەنێریتەوە کە هەندێک بێتە چارەسەرکردن بۆشان ئێشە بۆ مل ئێشەشی ئەمە زۆربەی حرەکەکانی مەسەن وەرزش هەیە دەیکەین یان دەتوانی تۆپمان هەیە تۆپی لە بنی دانیەوە هەندێک زەختی لێ دەکەوە حتا ئارامت دەکاتن تا بگەیە چارەسەرکار بابەتی ئەوە کاکتۆرکاڵی ئەڵمەسەنێکیڵە شانم مەشێ لە با فێر نەبم بەڵێ فێری شێلان بووم ئەوە چیە کاکتۆر ئەوە زۆر کەس وا دەرێن بەڵام هیچ منطقێک بەو شتەی نییە چکو ئەو کەسەی کە عیلاجی مەسە مەساجی دەکرێتن عیلاجی ئەتو دەمارەکانت کردەوە پێخۆش دەبیت و هەموو جەستەت باش دەبێت بەڵام گوتم ئەگەرگە دێ ئەو ئالۆزیەت لۆت گەڕاوە دیسان پێویستیت پێ مەوزوعەکە ئەوەیە مەوزوعەکە فێرکردن نییە چکە ئەو ئالۆزیەت لۆ نەگەڕاوە قەت ناهەیە کەسی شارەزاش بووت بەڵێ دەبی کەسی شارەزا بیتن ئەو ئالۆزەی ببینی چارەسەر بکاتن باشە کاکتۆر نەخۆش هەیە کەسێکەیە مەسەرەن فەحسێکی زۆری کردووە ئێمەڕایی کردووە ئەشیعی گرتووە ئەڵێ ئازارمەیە کێشەیەکمەیان و نازانم ئازارەکەم چێ بۆم بە دەرنەکەوتووە ئەوە چارەسەری لای ئێوە هەیە وەکو چارەسەری سروشتی بەڵێ زۆر کەس هەوە هاتینە لایمە کە MRI و
فحوسەکانش بە گشتیان کردیە هیچی لێ دیار نییە بەڵام ئازار لە جستەی ئاڵۆزەکەی مایە کە دێتە لای خۆمان ئەمە وەکو سکانەچی دەکەین سکانەچی بە جستەی دەکەین بە دەستی خۆمان لەو ئاڵۆزەی دەگەڕینەوە کە ئاو ئاڵۆزەمان دیتەوە کە بە MRI نادوزرێتەوە بە فحوسەکانش ناوزێ بەس بەدەست دەدوزرێتەوە و ئەمە چارەسەرش دەکەینەوە. کاک دکتۆر ئەو کەسانێک کە سەردان دەکەن هەمووی کەسی ئاسایی یا وەرزشوانیشی تایە ئایا ئەوانەی کە وەرزشەکەن تووشی هەمان ئەو کێشانە بن؟ بەڵێ بە جوورە جوور ئەو کەسانەی دێتن چکو ئەمە دەزانین جوڵە زۆر گرنگ و مهمە بۆ هەر کەسێکی کەس هەیە دێتە لای من هیچ جوڵی ناکاتن تووشی ئازار دەبیتن کەسیش هەیە دێتە لای من وەرزش دەکا بە شێوازێکی ناڕاست نەتەندروست ئەوانش بە هەمان شێواز دێنە لای بە خود باشەکەی ئەوە تو ئینسانێکی جوڵک بی ئینسانێکی وەرزشوان بی بە شێوازێکی نەرم و بە لەسەر خۆیت. کاکتۆر علی سپۆرت زۆر زۆر خۆشحاڵ بووین دکتۆری چارەسەرسازی سروشتی و مامۆستای زانکۆش بەڕاستی ئەم لە ژیانی خۆت و لەو ئەزموونەی کە باسی کرد وەروە ئەو زانیاریان بە سوودانەی کە لە بواری چارەسەری سروشتی و لەو چارەسەرزانەی کە باسی کرد زۆر زۆر خۆشحاڵ بووین بەخێر بێ ئەو ئاوادان کردەوە. زۆر مەمنونم زۆر سپاس بۆ من شانازیە و فەخرە کە من هاتیمێنە لە ڕەوانگە ئەو زانیارانە پێشکەشکەین بۆ بینەرەکان بۆ گەنجانەی کە سوودمەند بن بۆ پاشەڕۆژی نیشتیمانی خۆیان. سپاسەکەین کاک دکتۆر. لە کۆتایی نامێکمانێ بۆ یادگاری خێن ناو گەنجینەکەەوە و کۆتایی پێین زۆر بەخێر بێت ئینشاءالله خۆش نۆڤێ خودێ مەزن و دلۆڤان هیویدارم ئەم کارێکی بکەین بۆ کوردستانێ ببیتە ناوەندەکە پێشکەوتی یا چارەسەر یا سروشتی لە ناوچە و جیهاندا بۆ وڵاتێک دوور لە نەخۆشی و تاکێکی دوور و لە ئازار.